کاک تۆ شوان جەنابیش بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونت سەرەتا بەر لەوەی کە بچینە سەرەوەی کە چۆن کەناڵەکانی ڕاگەیان مامەڵە لەگەڵ هەواڵی کوشتن و خۆکوشتن بکەن بە دیاریکراوی میدیاش خۆی ڕۆڵی هەیە لە بەرهەمێنانی تون و تیژی لە زیادکردنی بەڵە بە تەکید میدیای کوردی خۆی یەکێکە لە سەر چاوەسەرکیەکانی بەرهەمێنانی تونند و تیژی لە هەرێمی کوردستانی عێراقا ئەویش لە ڕێگەی ئەو پرۆگرام و دراما و بەرهەمانی کە چاپ و پەخش و بڵاوی ئەکاتەوە ئەگەر نمونەی دراماکان وەرگین بەشێکی زۆری و درامانی کە دۆبلاژەکرێ جۆر و شێوازی جیاوازی تونند و تیژی تایە بە فۆرمی جیاواز ئیشان لەسەر پێ و ئەم درامایانە کاریگەریان هەیە لەسەر نستی وەرگر لەسەر لاشعوری وەرگرەوە کە ئەم وەرگرە دووبارەی کاتەوە بە تایبەت دێمە لە کوردستانە زیاد لە کێشەیەکی ئابووری سیاسی کۆمەڵایەتی کولتوریمان هەیە و ئەم کێشانە واکە ئەو تاکەی ئەو بینەرەی کە بەدیار دراماکان و دانیشێ بدیار بەرهەمە تەلەڤیزیۆنەکان و دانیشێ بدیار ئەو بەرهەمانەوەی کە لە میدیاکانە چاپ و پەخش و بڵاوکەنەوە دانیشێ ئایانبیسێ ئایانبینێ ئەیان خوێنێتەوە بە جۆرە لە جۆرەکان کاریان لەسەرەکە و یەکێ لە هۆکارە سەرەکیەکان کە وای کردووە کاریگەری هەبێ لەسەر وەرگرەوەیە کەناڵەکانی ڕاگەیاندن بە جۆرێک پەیامەکانیان چاپ و پەخش و بڵاو ناکەنەوە کە حەزی دووبارەکردنەوە لای وەرگر دروست نەکەن زۆرێک لەو بەرنامانی کە زۆرێک لەو بەرهەمانی کە پیشانەدرێ ینی جۆرێک لە فێرکاری تایە بۆ ئەوەی فێری تاوان بێ فێری دووبارەکردنەوەی ئەو ڕوودا و نەخوازراوانە بێت ئێستا ئەوەی تێدایە فێری خیانەتی زەوجی فێری دژایەتی مناڵ لەگەڵ باوک ناپاکی یاخود تەکنیکی دزیکردن هەموو ئەوانە لە بەرهەمی میدیای کوردی هەیە ئەمڕۆ ئەوانە ئێمە جارانە ماوت بەشێکی ڕەنگە بۆی ئەوە بێ کە ئەوانەی لە میدیاکانە ئیشەکەن شارەزاییان نەبێ یا ئاگادار نەبن یا هەستی پێ نەکەن بەڵام ئەوەی کە ئەبینرێ لەم ساڵانی دوایە هەزەکەی بە بەرنامە ئیشی لەسەرەکە ینی ئەو کەسی کە ئەو راپۆرتەی بەرهەمێنێ و بڵاوی ئەکاتەوە و دەزەقەز ناویسیانی تۆمەتبار و تاوانبارێنێ و باز لە ژیانی تایبەتیانەکە و تەداخل لە زۆر وردەکاری ژیانی کەسەکانەکە ئەمانە هەزەکەی بە بەرنامە ئیشا لەسەرەکە ینی لەوە دەرچووە کە بڵێ بێ ئاگایە لەم کەیسانە بێ ئاگایە لە یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان بێ ئاگایە لە پێوەرەکانی ڕاستاپیشەیەکانی ڕاگەیاندن نەکرد بە پێچەوانەوە من ئێستا ئەوەی چاودێریم کردبێ هەزەکەم زۆر بە بەرنامە زۆر بە مبەرمەجی ئیش لەسەرەوە کرێ کە چۆن تاوان بە هەموو جۆرەکانەوە ئاسایی بکرێتەوە ببێتە شتێکی نۆرماڵ ئێستا هەر تاشێکی کوردی کە سەری کەناڵەکانی تەلەڤیزیۆنەکە کە بەرهەمە میدیایەکانە بینێ هەزەکە کوشتن شتێکی ئاسایە چۆن چۆلەکەیەکە کوژێ ئینسانێکیشە کوژن عادیە لە ینی وەکو شتێکی تەبیعی ئەڕوە ئەسڵەن نابێتە هەواڵ لای وەرگرەکە ئەسڵەن وەکۆڵێ تووشی سەرسوورمان و واقورمانی ناکە تووشی ڕاوەستانی ناکە بە دیارەوە بۆچی ئەم ڕووداوە ڕوویە لەبەرەوەی هێندە حاڵەتی کوشتنەکان دووبارە کراونەتەوە هێندە ترشوخەیان پێوەکراوە هێندە بە تەکنیک و زمانێکی سەرنجڕاکێش ئەجێڕێنەوە و ڕووماڵەکرێن ئێستا وای لێ هاتووە ینی هیچ ڕووداوێکی کوشتن شۆکمان ناکە هیچ ڕووداوێکی کوشتن ڕامان ناوەستێنێ مەهماکان ڕووداوەکان زۆر جەرگ بڕ بن زۆر ترسناکتر بن لە منداڵێکی سەر بێشکەوە پارچە پارچە ئەکرێ ئەکوژرێ هەواڵەکەی بڵاوکرێتەوە کەس ناجوڵێنێ ژنێک بەدەستی هاوسەرەکەی ئەکوژێ کەس ناجوڵێ مێردێک بەدەستی ژنەکەی ئەکوژێ هیچ لە وەزەکە ناگۆڕێ ینی هەزەکەی ئەمە بە بەرنامە بۆچی بە بەرنامە دکتۆریانەوەی کەوە چاودێری هەموو میدیاکان دەکەن ینی خۆتان وەکو ڕێکخراوەکەی خۆتان بۆچی واز دەکەن بە بەرنامە ینی کی قازان دەکات لە تێکدانی پەیوەندی کۆمەڵایەتەکان شیرازەی کۆمەڵگەی ئێمە ئەگەر بە بەرنامە بێت لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە من ئەم ێوارەیە راپۆرتێکم بینی ئەڵێ بە پێ راپرسێک هەرێمی کوردستان ئێستا نزیکەی 5 بۆ 6 میلیۆن کەس وایە بە پێ راپرسێک لە ساڵی 2012 بۆ 2016 کراوە لە هەرێمی کوردستان نزیکەی میلیۆنێک و نیو چەکی قورس و سووک لە ماڵەکانە هەیە باشە چەکی قورس و سووک لە ماڵەکانە هەیە ئەم چەکە قورسانە بەشێکیان پەیوەندی هەیە بەو کەسانی کە لە سلکی ئەمنیاییشەکەن بە پێشمەرگە ئاسایش زێرەڤانی یاخود ئەوانە بەشێکی دیکەیان ئەوانن کە مۆڵەتیان هەیە ینی ئەم چەکانە مۆڵەت پێدراون بەشێکی دیکەیان بە قاچاک هاتوونەوە واتە ئێستا ئەگەر بیگری لە هەر ماڵەکە 2 ماڵ 3 ماڵ بە یەکێک چەکێکی تایە یەکێ لە هۆکارە سەرەکیەکانەوەی بڵاوبوونەوەی چەکە بە ئاسانی و دەست پێگەیشتێتی بەدەستی هەموو کەسێک
من گومانی ئەوە بەم بازارەکە بێت بۆ ساکردنەوەی چەک، بازارەکە بێت بۆ ساکردنەوەی تەقەمەنی، بازارەکە بێت بۆ ساکردنەوەی ئەو وەسایلانەی کە هانی توندوتیژەیە و بەشێکی زۆری ئەوەی کە ئێمە تێبینی یەکەین کەرتی گشتیمان هەیە و کەرتی تایبەتمان هەیە. کەرتە گشتیەکە ئەیبینی لە حکوومەتە خۆی ئەبینێتەوە کە زۆر لاوازە لە دەستبردن بۆ ئەو کێشانەی کە لە کۆمەلگایە هەن و چارەسەرکردنیان. کەرتە تایبەتەکە ئێستا میدیای کەوتوتە دەست. ئەم میدیایە دەشێت خاوەنی میدیا بێت، دەشێت خاوەنی چوزانم قاچاقچێتی هێنانی چەک و تفاق و تەقەمەنی بێت، دەشێت خاوەنی شتی جوانکاری ئافرەتان بێت، دەشێت خاوەنی کۆمەڵی لە وەسایلانە بێت کە لە ڕێگەی میدیاکەیەوە تەسویقی بۆکرێت، تەسویقی بۆکرێ بازارسازی بۆکرێ بۆ ئەوەی کام شتانە ئاسایی بێنەوە و خەڵک بەکاریان بێنێ. ینی هەزەکەی بەرنامەداریەکەی لەوەیە کە ئێستا هەندێک بازرگان کە مەعەلەسەف هیچ قیمێکیان لا نییە، قیمی نەنیشتیمانی نە ئاینی نە کۆمەڵایەتی نە پەروەردەیی و ئیش لەسەر ساکردنەوەی ئەم بەرەمانە ئەکەن و لە ڕێگەی میدیاکانیشەوە ئەنجا ئایا خۆیان مباشر لە پشتی میدیاکان بن یاخود لێرە مباشر لە ڕێگەی ئەو ڕکلامانەی و ئەو سپۆنسەرانەی کە بۆیان ئەکرێت ببنە پاڵپشتەوەی بەرهەمەکانی دیکەیان ساک بکرێتەوە. سوپاس دەکەم. لە دەگەرە وڵاتان کاک دکتۆر شوان سەبارەت بە مەسەلەی چۆن کەناڵەکانی ڕاگەیاندن مامەڵە لەگەڵ هەواڵێکی کوشتن تاوان چۆن دەوێت بڵاویکەنەوە یاخود چۆن بڵاویکەنەوە ئەگەر بڵاویکەنەوە؟ هەواڵی کوشتن هەواڵی ئەوانەی کە پەیوەستە بە دۆخە کۆمەڵایەتیەکانەوە، کوشتنە خۆکوشتنە، بەکارهێنانی مەوادی مخەدیرە و هەموو ئەو بابەتانی کە ئەچنە چوارچێوەی با بڵێن ژیانی کۆمەڵایەتیەوە ئەمانە ئەگەر بڵاویشکەنەوە بەڕاستی ئەبێت زۆر بە زیرەکانە بڵاوکرێنەوە، بە جۆرە بڵاو نەکرێنەوە کە حەزی دووبارەکردنەوە و فێربوون لێەوەی لای وەرگرەکە دروستکە. باش لە زۆربەی وڵاتانی خۆراوایی و وڵاتانی ئەوروپی لە نێویشانە وڵاتی سوید کە بە بەهشتی ئازادیەکان مەشهورە لەوێ زۆرترین ڕەنگە حاڵەتی خۆکوشتن هەبێن، بەڵام کەمترینیان ئەبینی لە میدیاکانە. ئەگەر هەش بێ ڕەنگە تەنها وەکو ژمارە ئیشارەتی پێبن بۆ ئامانجەکە ئەوەیە کە ئەمە نەبێتە وەسیلەیەک خەڵکێک تیا ببێ بە پاڵەوان. میدیای کوردی یەکێ لە ئیشە کراپەکانی ئەوەیە ئەو کەسێک کە بکوژە تا ئەبێ بە پاڵەوان وەکو قودوەیەک، وەکو شۆڕژگێڕێک، وەکو کەسێک سیرەکرێت کە قبوڵی نەکردووە ئیهانە بکرێ، قبوڵی نەکردووە بە حسابی خۆیان لە بینی کۆتەیشنێکە شەرەفی لەکەدار پرێ، قبوڵی نەکردووە کە دەستی بەسرا بشکێنرێتەوە، قبوڵی نەکردووە کە بە جۆرێک لە جۆرەکان تەعاملی لەگەڵا بکرێ. بەڵام ئەمانە خۆی لە خۆیان هەر تاوانە، خۆی لە خۆیان هەر بارێکی نائاسایی و نایاساییە کە هەیە. مەفروضە چۆن ئەو کەسەی کە ئەکوژرێ تاوانە و قوربانیە ئەمە ژەرۆکو قوربانیەک سیر بکرێن، نەک وەکو پاڵەوانێک بخرێتە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان و مقابلە بکرێن. مەعەلەسەف لەم ڕۆژانەیە حاڵەتێکی کوشتن هەیە، کەناڵێکی ڕاگەیاندن لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە، تەلەفۆن بۆ بکوژەکە کە بکوژەکە داخڵی بەرنامەی مباشری تەلەڤیزیۆنی ئەکرێ قسەکە دیفاع لە خۆیەکە. ئەمانە بەڕاستی نابێت لە میدیایە بڕوە، تۆ مادام بکوژی مادام تۆمەتباری ئەبێ بهێڵڕێتەوە تا ئەو کاتی تۆمەتەکەت بەسەرا ساغە بێتەوە. یەکێک لە ئیشەخراپەکانی میدیای کوردی هێنانەوەی ئەمانەیە. ینی من زۆرم بەلاوە سەیرە کە میدیا دەستی ئەگا بە بکوژ، دەستی ئەگا بە تاوانبارەکان، بەڵام هێزە ئەمنیەکان، دەستگا بەرپرسەکان ئەوانەی کە مەسئولن لە ئاسایش و ئارامی شارەکان، ئاسایش و ئارامی هەرێمی کوردستان، ئەمانە دەستیان پێ نەگا و نەتوانن کۆنتڕۆڵی ئەوانە بکەن و هەندێکیان داڵدا ئەدرێن. بەڕاستی ئەو قسەی لەم ماوەیە سەرۆکی حکوومەت کردی کە ئاڵێ هیچ شەرەفێک لە ژن کوشتندا نییە، دیوی دووەمیشی ڕاستە کە هیچ شەرەفێک لە داڵدەدانی ژنکوژ و پیاکوژیشان نییە. تۆ کە موسسەیەکی کۆمەڵایەتیت هەیە داڵدەی ژنکوژەکانەیە، داڵدەی پیاکوژەکانەیە، داڵدەی تاوانبارەکانەیە، وەکو وایە تۆ بە مبەرمەجیش لەسەر ئەو بکەی کە کوشتن ببێتە شتێکی ئاسایی. لە سلێمانی، لە هەولێر، لە دهۆک، لە هەڵەبجە، لە کەرکووک، ئەوانی کە باڵێن باسی هەرێمی کوردستانەکەین، لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان ئێستا ینی بەدەگمەن ڕۆژێک تێ پەرەکە حاڵەتێکی کوشتن یا خۆکوشتن نەبێت. میدیاکانیش کێن ئەمانە بڵاوەکەنەوە، ئەوەیە ئیش لەسەر ئەوە ناکەن بچن لە دیوی پشتەوەی یا لە کەوالیسی با بڵێن ئەو ڕووداوە کۆڵنەوە. حاڵەتێکی خۆکوشتن هەیە بۆ بوونە دوێنە کچێک خۆیە کوژێ تەمەنی 90 ساڵە، کەناڵەکانی میدیا کە بڵاویەکەنەوە ینی ئەوەی تر ئیبرازیەکەن، ئەوەی تر با بڵێن وەکو جۆرێک لە بازارسازی بۆ ئەوەکەن تۆ ئەگەر بێتاقەت بووی، ئەگەر خەفەتە هەبوو، ئەگەر مشکلت هەبوو، ئەگەر
باوکو دایکەکەت مەسەڵەن جیاوازی لەگەڵا کردی لە بینی منداڵەکانی ترا ئەگەر لە ئیمتحانە دەرنەچووی ئەگەر لە 6 دەرەجەی باشە نێنە باشنی حاڵەت چییە خۆ بگژە بۆ ئەوە تا فلانە کەس خۆی کوشتووە لە بەرەوەی دەرەجەی نێنەوە لە بەرەوەی مێردەکەی لەگەڵا باش نەبووە لە بەرەوەی نازانم مناڵەکانی تعاملێکی خراپیان لەگەڵا کردووە واتە خۆکوشتن ئێستا ئیبرازەکرێت تەسویقەکرێت بازارسازی بۆ کرێ بۆی هەرێک لە ئێمە کە مشکلەیەکمان هەبوو یەکەم شت کە پەنای بۆ بەرین خۆکوشتن بێ لە کاتێکا میدیا ئەمە ئیشی میدیانی ئەمە بکە ئیشی میدیا ئەوەیە ئەمە وە کۆڵە قێزەون پیشان با چونکە خۆکوشتن نەسوودی بۆ کەسەکەیە کە خۆی کوژێ نەسوودی بۆ چواردەورەکەشیە تۆ بێ ئیش بکەی لەسەر ئەوەی بە بەرنامە بە راپۆرت بە دراما بە هەموو وەسایلانەی کە لە ڕێگەی میدیاکانەوە ئیشی لەسەرەکەی ئیش بکرێ بۆ ئەوەی کە چۆن وا بکەی هۆکارەکانی پشت خۆکوشتن چییە؟ مەزای لە کوردستانە هۆکارمان هەیە سیاسیە هۆکارمان هەیە ئابووریە هۆکار هەیە کۆمەڵایەتیە و ئەبێ جیهەتی معنی بێنیتە سەرکەوتن مەسەڵەن حکوومەت بۆ تا ئێستا نەبووە خەمێکی سەرەکی کابینەی با بڵێن نوێمی حکوومەت نەبووە خەمێکی سەرەکی بۆ نمونە دەستگا ئەمنیەکان کە بەر بە دیاردەی خۆکوشتن بگرن بچن بە دوای ئەو هۆکارانەیەکەوە کە مەسەڵەن گەنجێکی تازە پێگەیشتوو لە بینی 18 ساڵ بۆ 25 ساڵ پەنا بەرێتە بەر خۆکوشتن ڕەنگە یەکێک لە سەبەکانی ئەوەیە کە ظاهریەکی گەوری بێکاری هەیە لە کوردستانە کابرا بێتاقە دەبێت مەزەرێکی معیشی نییە لەناو خێزانەکەیە مەسەڵەن وەکو پێویست تعاملی لەگەڵان ناکرێت ئەمانە هەمووی دلیلە لەسەر ئەوەی کە هۆکار زۆرە و میدیاکانیش کە تەختەیەکەن بەڕاستی تەختەیەکی نامیهێنی شوانەگەر وەڵامی و پرسیارەشمان دەیتەوە بچینەوە لای دکتۆر ملکۆش سەبارەت بەوەی کە پێویست دەکە خۆکوشتن بە هەواڵی بە پەلە بنووسرێ یاخود کەسە کوژراوە کە کێیە لەکوێ دادەنیشێ چەند ساڵە ژیانی هاوسەری پێێناوە تەمەنی چەندە پێشتر کێشەیە بووە نەبووە بەداخەوە ئێستا میدیاکانی ئێمە بوونەتان نێوەندێکی فێرکاری بۆ ئەنجامدانی تاوان بۆ باسکردنی جۆرەکانی تاوان بۆ میکانیزمەکانی ئەنجامدانی تاوان ئێمە گەر دقت بین لەم ماوانەی پێشوە خەڵک هێنرایە سەر شاشەکان باسی لەوە کرد کە جۆرەکانی قۆپیەکردن چۆنن ینی بۆیە ئەژماردی تەجروبەی خۆی بۆ بازەکردی و تەکنیکەکانی بۆ بازەکردی خەڵک ئێستا ئەهێنرێتە سەر شاشە مەسافەیەکی سۆر مەجای ئەدرێت لەسەرەوەی باسی جۆرەکانی تاوانی بۆ کرێت بە چه میکانیزمی ئەنجامیە ڕێکلامیش بۆ لە فرۆشیش نییە هەر بەڵە بەشێکیانەوە جگە لە مجموعەیە لەژێر ناوی مۆدێل و لەژێر ناوی ئەوەی کە ئەمانە چالاکوانی تۆڕە کۆمەڵایەتەکان ئێنە سەر شاشە کە بەڕاستی هیچ بەهایەکی نە ئینسانی نەمیهەنی یاسایی نە کۆمەڵایەتی لە بەرچاو ناگرن و باسی کۆمەڵە شتەکەن بەڕاستی نە لە بەرژەوەندی گشتیدایە نە خەمی گشتیە نە هیچ بەهایەکی هەواڵیشی تایە بەڵام ئەو هێنێ ئەیکا بە مەوزوع ئەیکا بە بابەتێک بۆ ئەوی ئێمە بە دیارە و دابنیشین و ببێتە نموزەجێکیش ئێستا قدوەی معتەبەر لە کۆمەڵگەی ئێمەیە مۆدلەکان ئەو مۆدلی کە چۆن لە 6 مانگە لە ساڵێکە ئەبێتە خاوەنی باشترین جۆری سیارە باشترین شوقا و بە پارەیەکی زۆر و ئەگە لە سەرچاوەکەشی بپرسی بە پێکەنینێکەوە باسەکە من شەوی ئەوە پایاکەم و مانگی ئەوە پایاکەم و بەشێک ڕکلامکردن نییە بۆ بەڵام ڕکلامکردنەکە ئەمە هەندانە ئەمە تاوان بە پێی یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 ئەمە تاوانی هاندانی تاوان ینی چۆن ئەوەی تاوانێک ڕێ بۆ خۆشەکەی ئاسانی یەکەیتەوە و میکانیزمەکانی ئەنجامدانی ئاسانەکەی وە لەکەی ئەوانی کە گوێ لێگرنەوەی کە سێریەکەن بەکارێن وەکو هەواڵەکانەوەی کە ئەکرێ بە پەلا ئەبێ ئەمە سەری ئەو کەناڵە بکەین بەڕاستی ئەم کەناڵە ئایا چ شتێک لای بەهای هەواڵیە بەهای هەواڵی لای ئەو چییە؟ ئایا سیاسەتی میدیایی لای ئەو چییە؟ ئایا ئەجەندای ئیشکردنی ئەو چییە؟ چونکە هەندێک شت بەڕاستی بەهای هەواڵی نییە ینی من کەسێک ئەگەر خۆی کوشتووە گریمان وەکو ڕووداوێک وەکو زانیاری بڵاومان کردەوە کەسێک لە سلێمانی خۆی کوشتەوە بەڵام چ پێویستەکە من ناوی سیانی بزانم چ پێویستەکە من تەمەنەکەی بزانم چ پێویستەکە من بزانم کە سوکاری چییە مەسەلەن ئامۆزای چییە براکەی چییە خوشکەکەی چییە مناڵەکانی چییە چ پێویستەکە بزانم باری خێزانی پێشووی چی بووە لەگەڵ چەند کەسە هاوسەر گیری کردووە لەگەڵ چەند کەسە جیابووەتەوە مناڵەکانی چی بوون یعنی ئێستا هەواڵت بۆ دابەزێنێ بۆ منە فلانە کەس کوژراوە یا فلانە کەس خۆی کوشتووە ینی دنیای زانیاری دەداتێک کە هیچ پێویست نییە لەسەر ڕابردووی لەسەر ئێستایی لەسەر پەیوەندەکانی لەسەر ناسراوی بۆ نمونە ڕەنگە کەسێکی دوورە دەستی تۆ بێ ئیتر ئەیبەسێتەوە بە جەنابتەوە کە ئەمە بێژەرێکی تەلەڤیزیۆنی پێیان هەیە فلانە کەس خزمی ئەوە ئامۆزای نازانم دراوسەی بایعەکانەکە ئەمانە هیچ پێویست ناکە ینی تۆ
بەهاکانی هەواڵمان هەیە لەسەر ئەساسیەوە هەواڵدا ڕێژی بۆ وەڵامی ڕێگەزەکانی هەواڵەکەی تەوە کە چێکەی لەکوێ چی چۆن بۆچی ئێمە ڕۆژانە سەدان و هەزاران زانیاری بەلامانە تێپەڕێ و ئەیبیسین ئەیبینین ئەخوێنینەوە بەڵام ئەمانە ئایا شیاوی ئەوەیە بگوێزرێتەوە بۆ کەناڵێکی ئەلامی و بۆ بوومەڕبەنجی ئیشی لەسەر بکرێ یاخود ڕووماڵی تایبەتی بۆکرێ ئێستا خەڵک هەیە لە پرسە ئایا ڕووماڵی تایبەتی بە پەخشی زیندوو ئەچێتە ناو پرسەکەیەوە کابرا کۆستی کەوتووە یا ژنەکە کۆستی کەوتووە پرساری لێیەکە پرساری زۆر شخصی لێیەکە کامانە هیچیان زەڕوو نیە. سوپاکە دکتۆر شوانز کاتمان زۆر کەم ماوەزەک و چارەسەرەکە ئێستا تۆ بەڕێوەبەرێکی میدیایی چی دەکەیت لە کەناڵ یاخود چارەسەر چیە بۆ فەوزایی کە لە میدیای کوردی هەیە ڕەنگە هەموو خەڵک ئێستا بێتە ڕۆژنامەنووس ڕەنگە ڕۆژنامەنووس توانێت بێتە دکتۆر بەس ئێستا هەموو پیشەکان دەتوانن ببنە ڕۆژنامەنووس. خۆی ئەوە یەکێکە لە خەلە لە گەورەکان کە ئێستا هەموو کەسێ بە ئاسانی ئەبێتە ڕۆژنامەوە. ئەگەر بمانەوێت چارەسەر بکەین بەڕاستی بێ لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە دەست پێکەین. دەستگاکانی ڕاگەیاندن یەکەمین ئیش کە بیکەن فلتەر یا ئەوەی کە پێڵەن دەرگاوان زیادکەن. دەرگاوان زیادکەن بۆ چاپ و پەخش و بڵاوکردنەوەی ئەو زانیاریانی کە لە بەبارەی ڕووداوەکانەوە هەیە بۆ ئەوانەی کە هیچ لەسەر بەرهەمێنانی تونند و تیژی یەکەن و بابەتێکی دیکە هەروەکو چارەسەر ئەوەیە ئەو کەسانی کە هێنە نێو کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بەڕاستی بە فلتەرا بڕۆن نەگەوی تەنها لەبەر قۆزی و کەشکەیی و باڵا و جوانی و ئەوانە بوو بێتنە با بڵێن پاسپۆرتی هاتنە ناو کەناڵێکی ڕاگەیاندن بۆ دەرکەوتنیان بۆ ئەوەی کە وەکو پەیامنەر یا وەکو ڕۆژنامەنووسیشکەن مەفروزە هەر کەسێک هەیەتە ناو کەناڵێکی ڕاگەیاندن بە فلترێکی میدیایە ببرێ بۆ نمونە خولی بەردەوامی ڕۆژنامەوانی لە ڕووی یاسایی لە ڕووی ئیتی لە ڕووی ژانراکان ژانر ڕۆژنامەوانەکانە وەی بکرێتەوە وەکو حکوومەت وەزارەتی ڕۆشنبیری بە پلەی یەکەم معنیە بەوەی کە ڕێوشوێنی گونجاو بگرێتە بەر بۆ سنووردارکردنی ئەم بابەتانی کە هەیە لەم ماوەی دواییە چەند هەنگاوێکی نە بە داخستنی یا ڕاگررتنی هەندێک بەرنامی تەلەڤیزیۆنی کە ئیشێکی باش و وەڵام مشکلەکە ئەوەی لەنەو کۆمەلگایە وجە نەزەرە دروست بووە کە هەر جۆرە مەحاولەیەک بۆ ڕێخستنەوە بۆ چاکردن بۆ بە خۆداچوونەوە ئەندێ یەکسەر وە ئیدعاکرێ کە ئەمە هەوڵێکە بۆ سنووردارکردنی ئازادیەکانی دەربڕین و ڕۆژنامەگەری کە بەڕاستی نابێ وابێ ئەبێ لە پەنای ئەوەی کە ئیش لەسەر فراوانکردنی ئازادیەکانی دەربڕین و ڕۆژنامەگەری ئەکرێەوە لە پەنا ئەوە ئیش بۆ ڕێخستنەوە و چارەسەرکردنی ناوەڕۆژمیدیاوانە بەرپسیارانە ئیش دەکات کاتم زۆر لە هەموو کۆمەلگایەکە واریدە ئەمە بکرێت بەڵام شوێنێک هەیە معنیە بەوەی کە بەری پێ بگرێ بەوەی کە ڕێنمایی بۆ دەرکا بەوەی چارەسەری بۆ دەکا هەندێکی لە ڕووی یاساییەوە بە یاسا بەری پێگرێ هەندێکیان لە ڕووی پیشەییەوە ڕێسای پیشەیی بۆ دەرەکان و هەندێکیشان دامەزراوە میدیایەکە ناچارە ئەکرێکە سنوورێک بۆ بڵاوکردنەوەی ئەم جۆرە باسخواسان دامکرێت. سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ ڕێز دکتۆر شوان ئادەم ئایڤەس سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردی دەسەوەی سەرکی هەروە لە چەماڵەوە دکتۆر ملکۆ ئەسعەد مامۆستای زانکۆ پسپۆری دەرونی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ باوەکارانە خواتان لەگەڵ.